جارێتر خۆمان بە بەختەوەرە زانین بەرحاڵ ئەو پەرخۆشحاڵیمانە کە خوا دەرفەتی گەدا و توانیمان جارێتر لە خزمەت هێوا بین ئەو ڕاو ڕایەلیتر و ئەو ڕاکانتریش هەر لەسەرم سالوونە قسەمان کرد وەلی هەیە تەکانی نەخوارە و سالوونەسە ئینشەڵڵا سالوونێ باش لە نەزەرا بگرن بۆم خەڵکە بەخوا حەیفە چۆپڵێ بۆ خۆتان ئەونە نامە و ئەونە پەیامەک و ئەونە ئاغی ماڵم گلێ و بناشت و ئاغی ماڵم لە شۆڕای حەدەختلاف و لە شوعبەی سێ خانەوادە و لە دنیای مەجازیە وایبر و فەیسبوک و فرەی مەسایل ئەونە نامە و گلێ و بناشت هاتیە ئەی هاوار و دا و بێدا و باوکە ڕۆگیریین ئێوە لە تاریخەم بەرنامە بەشکەم گەی نەدامانە دوی بێ لە جەمعەکە دوی بێ لە جەمعەکە ڕۆژ بە ڕۆژ ئامار تەلاقەکی دەبان ڕۆژ بە ڕۆژ زندگی مردم ئەشیوی ئەی هاوار ئێمەش هەرچی سەرمان هاور و سەرمان برد تەک هاوکارەکانمانە تاقیقمان کرد مەژە باوە من گشتی بەبووم بەرنامەکان ماهوارەوە سام کاناڵ جێمتێڵی هەروازە جێمتێڵی یەکی سی چوار مناڵیانەوە جێ تێڵن هەرکە گەورەی کرد بوو خۆی ئیتر ئێمەش حەقیقەت وتمان ئاغا ئیسەکەواسە ئەم کاناڵ ماهوارەی جێمتێویە ئابۆ جۆرە وەک بوو مەتەقیتەوە زندگی مردمەشێونی بە هەزینەی خۆمانەوە تەک عوامڵ بەرنامە یەکی لە هاوکارەکانمان هەناردیە لە تورکیا ئانکارا ئەلبەت نەبووە ئەو کارە بۆم کارە زێنتان خراو نەچێ هەو هەناردەیمانە تەهیەکردنەوەی ئەو کاناڵیانە هاوریە دابزین ئامە چه هەڕێگەشی لایەنە بوومان ئامە چه بەرنامە دیکە ئاخر ئەی هاوارە داوا بێدا و فەرەنگ ئێمە لەکوێ و فەرەنگ ئەوان لەکوێ و با سەرتان نێرمێش هاوکارەکان ئێمە ئامادەین ڕاهنماییکەن با بێتە ماڵەوە شعرەکە بخوێنە شعرەکە بەڵێ شعرێ بخوێنە شعر قوربانە ئەو شعرە تکراریە ئەو شعرە هەر سەبع زوو دریای سلااوتیما بازەکەن ئەو شعرەتە تایەوارە بیخوێنەوەی خەزورەمە بیخوێنە هیچی تر وەختین خەزورەیە با بیخوێنین شاعرە فەرمووی شاعر نافەرمووی خەزورەمە فەرمووی دێ مردمەکە دانیشێن جۆری قساکەی خەزورەمە فەرمێجی هەزاوان مستەفا ڕەحمان دوستی شاعرە فەرمی ڕووزی بود ڕووزی نەداشت شکارچی بود توفەنگ نەداشت توفەنگەش فشەنگ نەداشت ڕەف بە جەنگەلی کە دەرەخت نەداشت ئاهووی کۆشکی دۆم نەداشت بەهبە ورد بە خانەی کە دەر نەداشت گوزاشت ڕووی ئوجاقی کە شوعلە نەداشت تازە زاوە ئەمە خۆ یەکتەرە نەداشتە هەسی داشتیێز بەرداشتیێز کاشتیێز دەی بیخوێنە باشە خەزورە و شاعریوە یافەلای نمونەز کاش داشت بەرداشت لەکوێ ناون گوزاشت ڕووی ئوجاقی کە شوعلە نەداشت ئەلبەتە باید ببەخشی دای مجری ئین شەر معنی نەداشت وەلی ئەردەشی حال گرفتنە شمارە داشت هەیاخوا پێی نەگەی بێجە هاوردەیمان دە سووقمان گەی خۆ دووەم خەزورەتەوە قوربانەوە شارەکەشمان خۆنێمە ئامادەین تەهیەکردنەوەی ئەو بەرنامە بنێرن دابزای نامە چە بۆ بەختیگە فەرموون مستەخ بیق باخ ئەی بغاغۆ ئەی بغاغ مستەخ ئۆغ بغاغۆ واوەیغا بغاغۆ مستەخ ئیدیغۆ جیغان بەغەزە زوخۆلێنی ئیدیغۆ بەشرا قوربان سەعاتێکە تێمە شاخ و باڵیە من پیا معرەفی کرد تەهیەکردنەوە معرەفی کرد پیا لای ئەوان واسە خۆ پیا لای خۆمان نیین واوەیغا مێغێغ ئیدیغۆ بیداقزونون بەغەدی جغات جەقلەق هینەکە داناکوێنە هینەکە مستەخ های عەجەب تەهیەکردنەوەی فێڕنێ چه قسەی خراوەکەی تۆ زانیمە چەپ مەینەت و بۆ بەختیکمان بەسەرات تاوەمە هەڵگری هاوردەمە سەیرە لەکوێنەوە هاوردێتە مال لە ئەنکارا دەی باش ئێمە جووتمانێت هاوردمە فرودگا سواریکەم هەر چاوی کەفتە هەوا پێی ماوتی نە سوار ناوەم وتم بۆچە وتی ئەمە تۆپۆلۆف ڕوسیە فەقەت ئێرانی سواری سابقەی خراوە دامەکە چاکە بە وەزە و داکەفتە لای لە ئێرانی تێنیە خاس لەوەلا چە بکەم چەندەکەم وتم بێمە کۆڵبەری بی تێرێ دوارە وتم ناوێ حاڵیت بوو ئیتر لە مەرزەکە و هاوردم لە مەرزەکە و هاوردم وتم با بێ بزانێ چەیان بۆمان دروست کردگا با بزانێ پاریس کوچول و چەس حاڵیت بوو ئیتر لێنەوە هاوردم وتم با بزانێ غەزای سونەتیم داپێ کەلانەوە دووەم داپێ ئەم لە برسیا مردگەی مەینەتیە وتم باوە کەلانەس چاورە تۆ بەرگە ناری تۆ کوڕەمانە نیت کەم بخوا
هەروەتی چۆریکە ئیتر خۆوەسە حتا چاو کارەکە دانەی سرویس بێداشتیش نییە حاڵیت بوو ئیتر هاوردمە ناو شار گەشت ئێرشاد گردی حی بەو بەختی گەشت ئێرشادەوەی بوو وتیان ئەمە ژنە وتم پیا وتیان ژنە حاڵیت بوو ئاخری داخریت مینەت بۆ بەختی دا مشەخەز بوو باوەمە پیا جوازێت تاپڕم دانیا هاوردمە ئەو بەخاتەوە دێرگەینم پێسایزەی تێر بۆ بەرە عەجەب بەسەرهاتی مستەخ بەرحاڵ بۆخشن بەرنامە زیندە مشکڵاتیەتی من نەمەزانیم ئیدیغۆ تەیە کونەندە هەر لە ڕێوباری خێریاوێ بوو خۆی بێغۆ مستەخ جیڵین باغزق دیغ بابا شەخزیقا باغ مانی نەوی باغ بێغاغا چۆغینگا ناوچۆغ تازە ناوچەوق ئەوە کەلانە ئەوە کۆڵبەر دانەیەکی خوا پەنج ڕاڕە دەیێرا خۆتێتەوە تو کوڕ کەلانەی چۆغینگا باغ ئەوە جێجە ئەوە نییە لە مەرزەگایان خوڕیە مل کۆڵبەرەگانیاوت بۆ بەخت وازانێ ئەو ژێژێ بۆ بەخت ئەجی بەغ نا بەغ نەژێ بۆ بەخت ئەوە وایژێ وەبزانی گۆرانەکە عەزیز بۆی چێجی بەغ لەو لێوە نەوە دایمە شەکەری پێوە تەکەولانەوە واگیروێ قوربان وا بەخێری کام بەرنامە دانێ ماقوڵیانەوە بیتیری ئایسە پەخشەوێتەوە بڵێ ئایسە دەقەت پەخشەوێ دەمە لەکەوە تەبلیغەکەین بۆ بەرنامە هەفتەیەکە زیرنویس و باننویس و یەکسرە تەبلیغەکەین بۆ بەرنامە قوربان بەر لە هەشتی لە تەرەف ئێمە عەوامڵم بەرنامە و خێرات و خۆشحالیگی پێ بێژە مستەخ بێغباغ ئیدیقی قەتەر بۆ بان ساکەیە کۆک دەستان ئیدیق ماکەین سەگونی چغداق ئیدیقنەوەن بەخین چۆغۆ ئەیە چۆغواگە و نام پێشە خۆشەست دەردەوە ناخوا بیغنداقلێغی شابۆغی زینەغی قاغین دیغ قۆغانجی بلقلقانی جەغلەنۆتو قەلاقانی قلو مەقالەقانی بوغ ئەفەرمووی چە ئێژێ ڕووتان چەرمەک بێ دوایەوە هەرەوەیەوت هەرەوەیەوت دەیتر پر ئاخری من بە خۆمانە قسە ناکەین تواشا خۆمان چەندی دەوڵەمەنین سەعاتێکە قساگا بۆ دوو کەلیمەی خۆمان قوربان با فرە وەخت بەرنامەکە وەخت مەرمەگەت نەگرین ئەوەنە نامە و پەیامەکمان بۆ هاتیە من داندانەی خوێنمە و لەسەر بەرنامەی ماهوارە لەسەر کاناڵ جیم تیوی بەڵێ ئەوەڵ سوحال ئەڵبەت نازانم ئاغەس یا خانمە وتیە من مدەتی تواشای بەرنامەی جیم تیوی کریە و فرێش پەشیمانم هەر لەو بوونەوە مەتنێکی دانیا من ئەوەڵ مەتنەکان خوێنم لە خەمەتانە دوای ئەچینە سەر سوحالەکان وتیە تەرسەم از این است که پدرم عمویم باشد و نگرانم که مادرم عاشق همکارش و پسر خالم برادرم باشد حالا شما بگید کدام یک پدرم است های چه شلم شوروایگە من کە هیچێکم حاڵینەوە هەی ناگە قوربانتر عاقبە جیم تیوی هەرەوەسە قوربان وەک ئەوەڵ سوحال وتیانە لە سریاڵ فاتما گوڵە ئەو مناڵەوە هەز مراد ئەوە هین ساڵح یان ڕاحمیە شورەیە قوربان سوحال مردمە و سریاڵەکە هەرەوە یادیا شورەی جز باشە ئاخرەوە کەی سوعالا پرسی من مەسوول شەبەکە ماوەریە خۆ مەسوول سۆنۆگرافیم ناوەریە شازانوتم شادوعانە لە قیماخەکەی مقدەسی خواروی با سوعال پرسە سوعال هەر لە سریال فاتما گوڵە وتیانە مقدەس شوخیەکە یا هەر واسە بۆچە تواو ناشیرینە باوە بە تۆ چ مەربوو دەژن مردم شیرینی یاشایی نایە هەر تواو سوک و تڕون ئەی ئەجی گویزی بۆ شمێرم نەوا حاڵی بێ سوعال پرسە سوعال با سوعال پێچیکەین قوربان لە سریاڵە عمری گولی لالا خوامێ لەبێ تواو بوو توێ پێکاریە و شخصیەتێکی تیا بوو نەجیب خان هەشتانەوە ساڵ عمری و ئێمە لای ئێمە پیا و هەشتانەوە ساڵە خوێن خۆشەکە ئێوەن بوو کار خێر ئێوەن بوو سوڵح بوو ئاشتی ئەم پیا بە هەشتانەوە ساڵە و کەوتووەشون دادە زمرود بژە تەریقە و ناوێ ئاوە چە بەرنامێکە مەستەخ بێغباغ ئێدیقی خۆتۆ ئیم سەقیانی دیقی ناجیب خان ئیجیقین شاکسی خۆدغۆ بین دون زغمود اینکن شوگا بودگو آگی اینکن شوگا دباغ اینک شوگی ئەوە هەڕێکە بیجنگلار بەڕزیقلیم بەتۆغا قیقیم جاغ ئیچینگلان بەڕزیقنی قیباغ ئیچینگلار ناجیب خان بیق ئیزیندیقلق ڕێبینی شەپە بەریزی گونمە شەپە بەبزیگنیونە شەپ
شب شەڕی منی گدۆ یا بدم ڕزی ئەیژێ نەجیب خان ئەگەر کەفتوێتە شۆن ژنەی تریش گەرەکەوێ ژنەی تریش بێرێ پێکەفێ ئەوە ماڵ و سروەت و داراییە و تازە خانێکیژە وەلی ئێوە چە پیاوتان ئەزها بەردەست بە ناچوار ژنیەس چاو زور دەی چاو دەرادێمە تۆ بۆ بەختی من بۆ چا ئەیوە خۆی چۆن نەزانێت بێرا برا ئای بۆ بەختی هەرچی ئەو بێژێ